ڕۆژباش بینەران و بیستەرانی کوردستان 24 ڕۆژباش سۆمان ئەم ڕۆژ هاتینەوە بۆلاتان بە کۆمەڵە بڕگە و بابەتی سەرنجڕاکێش و هەروەها زانیاری زۆر بەسوود لەسەر بابەتەکانی کۆرۆنا لەسەر ئەو زانیاریانەی کە لە جیهاندا بڵاو کرێتەوە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها هەواڵە گەرمەکانی ڕۆژ هەواڵە جیهانیەکان هەواڵە ناوخۆیەکان. گرنگترین ئەو هەواڵانەی کە پێم خۆشە سەرەتای ڕۆژەکە بە ئێوەی بەم ئەوەیە کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ بێتەوە. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم بارودۆخەوە یەکسەر هەوڵیاکە کۆنتڕۆڵی بارودۆخەکە بکە لە گرتنەبەری هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستە بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا، هەموو ئەو بارودۆخانەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە هەیە جا ئەگەر پەکی کەوت بێ یاخود لە ئێستادا زیاتر کاری بۆ بکرێ بە تایبەتی ژێکێک لەو خاڵانەی کە ئەمڕۆ جەختی لێکرێتەوە لە ناو بۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا بابەتی کرێچیەکانە کە بەخۆشحاڵیەوە سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی تاوتوی ئەو بابەتە کات و بە دوواداچوونی بۆ کات کە بژێوی ژیانی هاوڵاتیان نەکەوێتە مەترسیەوە بە تایبەت لەم دۆخەیەکە دە ڕۆژی دیکە درێژ کرایەوە بۆ کەرەنتینکردن. درێژەی نامێت لەسەر ئەم بابەتە دواتر سۆڤان لە هەواڵەکان باسی زیاتریەکە. جگەلەوە ئێمە باسی واکەین کە کۆرۆنا هەمومانی لە ماڵەکان هێشتوتەوە، بەڵام ئایا چۆن ئەو کاتانەمان ئێمە بەسەر بەرین، چۆن بتوانین سوودی لێوەربگرین هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی دەرونیەوە، بێگومان ئەوەش بابەتێکی چڕوپڕە بێ و قسەی زیاتری لەسەرەکەین. ڕۆژتان باش بینەرانی کوردستان 24 هیوادارم کە لە ساغ و تەندروست و سەلامەت بن. ئەمڕۆ ئەو بڕگۆ بابەتانی کە ئامادەمان کردووە بۆتان بەگشتی بە شێوازێکە کە زیاتر جەختەکاتەوە سەر هەواڵەکانی کۆرۆنا کە چەندێک حاڵەتەکان زیادی کردووە لە ناوخۆی هەرێمی کوردستان تەنانەت وڵاتانی دراوسێشمان و وڵاتانی جیهان بەگشتی. ئەمانەوە بابەتانن کە ئەمڕۆ لە ڕۆژباشی کوردستان 24 پێشکەشتانی ئەکەین و من بە کورتەیەک لە هەواڵەکان دەچمە دەستپێکی پرۆگرامی ڕۆژباشی ئەمڕۆ. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان با سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە کۆ دەبێتەوە. لا کۆبوونەوەکەدا ڕێنمایی و ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تاوتوێ دەکرێت، هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت. هەروەها لا بەشێکی دیکەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران گفتوگۆ لەبارەی دۆخی کرێچەکان دەکرێت. هەشت حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە دوهۆک و سلێمانی تۆمارکران. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە بەردەوام پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراواندا لە ئەنجامدا دەرکەوت 8 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوونە. وەزارەتی تەندروستی ئاماژەی بەوەش کرد 5 لە توشبووان کە 4یان ئافرەتن و یەکێکیان پیاوە لە سلێمانی و 3 توشبووی دیکەش کە 2 پیاوە و یەکێکیان ئافرەتە لە پارێزگای دوهۆک تۆمارکراون. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەیەنێت ئەولەویەت بۆ موچە دانراوە. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانەی بەشداریکردنی لە ژووری هەواڵی کوردستان 24 ڕایگەاند هەموو بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆدەنگی دەردەکرێن. ڕاشی گەیاند ڤایرۆسی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان کاریگەری نەرێنی لەسەر کەمبوونەوەی داهاتی هەرێمی کوردستان هەبووە. ئاماژەی بەوەش کرد حکوومەت هەوڵ دەدات هاوسەنگی لە نێوان داهات و خەرجیەکانی ڕابگرێت و لە داهاتەکانیشیدا ئەولەویەتی بە موچە دەرکردو دێدات. 53 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و قەدەغەی هاتوچۆش تا 19 ئەم مانگە درێژ کرایەوە. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لە 24 کاتژمێردا 4 کەس لە شارەکانی بەغدا، بەسڕە، نەجەف و میسان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستاوە و هەروەها 53 کەسی دیکەش تووشی کۆرۆنا بوون. هاوکات شانەی قەیرانەکان لە عێراق بڕیاریدا قەدەغەی هاتوچۆ لە 10 ئەم مانگەوە بۆ 19 ئەم مانگا درێژ بکرێتەوە. داواش لە هاوڵاتیان دەکرێت زیاتر پابەندی ڕێنمایەکانی خۆپاراستن لە کۆرۆنا بن. تا ئێستاش 694 کەس لە عێراق تووشی کۆرۆنا بووە و 50 کەس گیانی لەدەستاوە. 170 توشبووی دیکەش چاک بوونەتەوە. داعش گوندی ئیسلاحی لە گوڵاڵا هاوەنباران کرد. پەیامنەری کوردستان 24 ڕایگەاند چەکدارانی داعش 5 گول لە هاوەنیان ئاراستەی گوندی ئیسلاح لە سنووری گوڵاڵە کرد.
ڕاشیگەیاند هێرشەکەی داعش هیچ زیانێکی گیانی نەبوو و تەنها ئۆتۆمبیلێکی هاوڵاتیەک سوتاوە. لەلایەکی دیکەشەوە چەکدارانی داعش هێرشیان کردە سەر بنکەی سەربازی سوپای عێراق لە ڕۆژاوای خورمات و بەپێی زانیاریەکان لە هێرشەکەدا سەربازێکی سوپای عێراق بریندار بووە و دواتر هێرشەکەی داعش شکستی پێهێنراوە. و 4 قایم مەقام و پارێزگارێک لە تورکیا تووشی کۆرۆنا بوون. سولێمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا ڕایگەاندووە 4 قایم مەقام و پارێزگارێک لە ناو حکوومەت تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. ڕاشیگەیاند 30 ئەندام و کارمەندی هێزەکانی ئاسایش و ناوخۆی تورکیا تووشی کۆرۆنا بوونەوە. دەیان نیشانەی دیکەی توش بوون بە کۆرۆنا لە ناو هێزە ئەمنیەکان دەستیان پێکردووە و دەرکەوتون. وەزیری ناوخۆی تورکیا ئاماژەی بۆش کردووە بەهۆی کۆرۆنا هاتوچۆ لە نێوان شارەکان بە ڕێژەی لە 98 کەمی کردووە و لە ناو 21 ناوچەشدا 50 گوند و شارۆچکە کەرەنتین کراون. بە کۆتایی هێنانی کورتە دەچینە ناو پرۆگرامی ڕۆژبەشە. سەرەتای ڕۆژەکە واز لە هەواڵەکانی کۆرۆنا و هەواڵەکانی دیکە هێنین یەکسەر بە بابەتێکی زۆر سەرنجڕاکێش و هەروەها بابەتێکی هونەریانە دەست پێیەکەین کە لە شاری سلێمانی هونەردۆستێک لەگەڵ چۆڵی شەقام و پیادراوەکان کە کەسی لێ نەماوە سەر شەقامەکان بە تەواوەتی چۆڵە بەردەوامە لە ژەنینی ئامێرەکەی ئەو ساڵانێکە لە ناو شەقامەکان ئامێرەکە ژەنێ میوزیکە ژەنێ ئەوڵێت ئەگەر مرۆڤەکان نەبن من ئاواز بۆ درەخت و باڵندەکانە ژەنم با لەم پاکێجەدا بینەری بین. لە نێو چۆڵی و بێدەنگی شاردا دەنگی ئاوازەکەی عوسمانی شەقام لە مەودایەکی دووری شەوە دەبیسترێت. ئەو ئێستا ئاواز بۆ درەخت و باڵندەکان دەژەنێت. هونەریش بەدەوا بۆ هەر دەردێکی بێدەرمان دەزانێت. بە کۆترێکی سووت تۆ بەرەوچوو ئەفڕیت وەکی لەم ئاسمانە فراوانە شوێنێک بۆ من نەماوە. منیش وتم تۆ خۆت وە هەست ئەەکەی کۆتان هەموو وەک تۆوان ئەگەر تۆ لە ئاسمانە نەفریت ئەبێ چێ بێ لە ئاسمان بپڕێ. تۆ کۆتی ئازادی تۆ نیشتیمانی تۆ نیشتیمانی تۆ نیشتیمانی. میلۆدیکا ئەو ئامێرەیە کە عوسمانی هونەردۆست ڕۆژانە چەندین ئاوازی بۆ یادەوەریەکانی شار پێدەژەنێت. خەمی ئەو تەنها گەڕانەوەی ئەو ساتانەیە کە ڕێبواران بۆ ساتێکی کەمیش بێت بۆ ئاوازەکانی ڕادەوەستان. زۆر گریانمەیە چونکە کابینم یادەوەریەکانم حالەوە کە زیاد نەما ئەم شارە هەمووی غەریبە داجا جۆن لە کەسێکە بێ بە زمانی قساکە پێناکەم لە بەنگڵا گیشتیە یا هیندیە هەر کەسێ بێ بەڵام یادەوەریەکانی پیانەما. هێشتا لە خەڵوەتی شاردا کەسانێکن بە تاسەوە گوێ بۆ ئاوازە خەمگینیەکانی بگرن. ئەوەی کە جوانی ئەم سلێمانیە دروستی ئەکادەوەیە کە هەستەکەم لەگنا هەموو پەتاوە مەرگ و ترسەیە هێشتا وەکو هونەر و مۆسیقا لە بەرۆکی ئەم شەقامانە ئەم شارە نەبووتەوە. ئەوەتانیان پیاوە بەتەنها بۆ خۆی لێرە دانیشتۆش مۆسیقا لێدا. یەکێک لەوانەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشا وتم بۆ مۆسیقاکانە خەمگینە. ئەوتی من هەمیشە لە ناو یادەوەریەکانی خۆماژیم. لە ئێسایشا ئەترسم ئەم پەتایە یادەوەریەکانمان لەبیر بەرێتەوە. ئەمە پێشەش کرا بۆ یادەوەرەکانی سلێمانی شاری وڵاتی وێرانە و شاری هونەر و جوانی. لەبەر ئەوەی زۆربەی ئاوازەکانی لە نێو شەقامەکاندا ژەنیوە نازناوی عوسمانی شەقامی لێنراوە.
لە زەمەنی کۆرۆناشدا هاوڕێتی شەقامی لە یاد نەکردووە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بە هیوای تەمەند درێژی بۆ کاک عوسمان کە هەمیشە شەقامەکانی سلێمانی و باخچەکانی سلێمانیمانە هێنێتەوە یاد و دەستخۆشیش بۆ هاوکارم دالیا کە سۆڤان هەمیشە کە بەیەکەوە ئەڕۆیشتینە سەرکارێک یان سوودفەمانە کرد کاک عوسمانمانە بینی لە بەردەم باخێک یاخود شەقامێکی سلێمانی بە هەمان شێوەی ئێستا بوو چۆن لە چۆڵوانیەکە میوزیکە ژەنێ کاتەکانی دیکەش لە ناو جەنجاڵی و قەرەباڵغیشە بە هەمان شێوە بوو. هەست بە ئارامیەکە کرد هەرچەندە میوزیکێکی سادە و ئامریکی زۆر سادە و ساکاری پێبوو بەڵام ژیانێکی زۆر جوانی لە چواردەوری خۆی دروست کرده بوو. بەڵێ باسی سادەی میوزیکەکەی کاک عوسمانت کرد هەژە ئەوە بڵێم کە مەولانە ڕوومی ئەڵێت ئەگەر خۆشەویستی نەبێت میوزیک جگە لە ژاوە ژاوێک شتێکی زیاتر و پتر نییە و سەما جگە لە جوڵەیەکی دێوانە ئاسا شتێکی تر نییە تەنانەت گەر خۆشەویستی نەبێت عیبادەت علمێکە و هیچی تر نییە بۆیە خۆشەویستی لە ناو کارەکەیە هەیە بۆیە ئەو میوزیکە سادەیە بۆ سادەیە ئەوە نەوازش بە دڵ ئەگەیەنێت و وا ئەکات کە خەڵک کاری لەسەرکە پاکێجی لەسەر بێگومان زۆربەی کاتیش سلێمانی هەندێک لەو سمبولانی هەیە کە پێوەیە ناسرێتەوە و بۆتە سمبولێکی دیاری ئەو شارەجا لە میوزیکە بێت تاکە کەسێک بێت یاخود شوێنێکی دیار بێت. پێکەوە ئەمانەیە بزانین کەش و هەوای کوردستان ڕەوشەکەی چۆنە و ببینین کە شارەکانی کوردستان چۆن لە لای ئێمە بایەکی بەهێزی هەیە و لەوە ئەچێت باران ببارێت با بینەربین بزانین لە شارەکانی دیکە بە تەمایە چی ببێت. خاوون یاخود تەشەنە نەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەر وڵاتێک خۆی نیشان بات ئەگەرچی ڕێژێکی کەمیش بێت بە ئەندازەیەک دانیشتوانەکەی خۆشحاڵەکات کە یەکسەر چاویانە چێت سەر کارمەندانی تەندروستی و ئەو پزیشکانەی کە لە نەخۆشخانەکان لە
خزمەت هاوڵاتیان و نەخۆشەکانان. بۆیە لە ئیسپانیا هەندێک لە هاوڵاتیانی ئەوێ بە نیگایەکی سوپاسگوزارانەوە نیگایەکیان ئاراستەی ورە و ماندوونەناسی کادرانی پزیشکی ئەو شوێنە کردووە کە لەم کاتەدا ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە کەمبوونەوە یا خودخاوبوونەوەی ئەو هێرشە بەردەوامەی کۆرۆنا. هەرچەندە ئیسپانیا دووەم وڵات بوو لە دوایەوەی کە ئیتالیا ژمارەیەکیان لە دەستدانی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنای زیاتر لە 5,000 کەس بوو، بەڵام بۆ ئەوان دەستکەوتێکی گەورە بوو کە ئەو ڕێژەیە لە کەمبوونەوەدایە. و لە وێنەکانە ئەیبینین هێزەکانی پۆلیس و خەڵک لە بالکۆنی ماڵەکانیانەوە بە چەپڵە لێدان ستایشی ئەو تیمە تەندروستیانە دەکەن و ئەمەش دەگەڕێنەوە بۆی کە کەمبوونەوەی ڕێژەی مردن و گیان لە دەستان بۆ ورە بەرزی و ماندوونەناسی پزیشکان و کادرانی تەندروستی دەگەڕێنەوە بەم شێوەی سوپاسگوزاریانەکەن بە چەپڵە لێدان کە ئەوان لە سەنگەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان و بەرکەوتەی یەکەمن لەگەڵ ئەو کەسانی کە توشبووی ڤایرۆسی کۆرۆنان کە هەمیشە جێدەستی پزیشکان و کادرانی تەندروستی لە هەموو دۆخێکە دیارە و دیار بووە و ئێمەش سوپاسی کادران و پزیشکانی کوردستانەکەین کە بە شێوەیەکی ماندوونە ناسانە ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بوونەتەوە و هاوکاری هاوڵاتیانن و کاتەکانی پشویان لێ خۆش بوونە کاتی پشویان نەماوە و بەردەوام لە نەخۆشخانەکان خەریکی ئامادەکارین بۆ ئەوەی کە ڕوبەڕووی هەر حاڵەتێک ببنەوە کە تازە دێت کە تووشی کۆرۆنا بووە. ئەوە لە یاد نەکەین کە ئەم خاوبوونەوەیە تەنها مەرجە بەوەی کە ئێمە پابندی بەڕێنمایەکانی تەندروستی و لە ماڵەکانمان بمێنینەوە بۆ ئەوەی کە ئەم ڕەوتە توندەی کە گرتوێتیە بەر یەواش یەواش خاو بێتەوە لەش هاوکار بین لەگەڵ تیمەکانی تەندروستیە. بەڵێ سلوڤان هەمیشە هەرمەکانی مسر جێگەی سەرنج بوون بۆیە وەک هەنگاوێکی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا شەوانە بە ڕووناکی سەرنجڕاکێش و نووسینی ڕێنماییەکان ئەو ڕێنمایە تەندروستیانی بۆ هاوڵاتیان پێویستە هەموو ئەو هەرمانە ئەڕازێنرێتەوە و لە پێناو ئەوەیە ئەم کاراکرێت کە هانی خەڵک با بۆی لە ماڵەکانیان بمێنەوە. هەرەمەکانی مسرن بە نووسراوی ڕێنمایی تەندروستی ڕازێنراونەتەوە. هەرخۆی بە درێژایی مێژووەم هەرەمانە جێگەی سەرنجی خەڵک بوون لەسەر تاسەری دنیا. بۆیە لە ڕێگەی ئەم نووسینانەوە ئەگەر بە هەنگاوێکی بچووکیش بێت بەشدارن لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. دوو پەیاممان هەیە. پەیامی یەکەم لە میسیەکانەوە بۆ هەموو جیهان بۆ ئەوەی سەلامەت بن لە ماڵەکانیاندا بمێنەوە. پەیامی دووەمیش پەیامی سوپاسگوزاریە بۆ سەرجەم تیمە تەندروستیەکان کە پارێزگاری لە تەندروستیمان دەکەن. ڕێنماییەکانی سەر هەرەمەکان بریتین لە ماڵ بمێنەوە، پارێزگاری لە خۆت بکە. سوپاس بۆ ئەوانەی پارێزگاریمان لێ دەکەن. وەزیری گەشت و گوزاری ژاماژە بە زیانابوووریەکانی پشت ڕێکارەکانی خۆپارێزی دەکات، بەڵام وەک دەڵێت کاری لە پێشینیان بایەغدانە بە تەندروستی خەڵک و گەشتیاران. گەشتە ئاسمانیەکانمان ڕاگرتووە و هوتێلەکانمان داخستووە. گوێمان بە ئابووری نەدا و چەندین ملیار دۆلارمان زیان پێگەیشت. کاری لە پێشینەمان تەندروستی میسریەکان و گەشتیاران. تا ئێستا زیاتر لە 600 کەس لە مسر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و زیاتر لە 40 حاڵەتی گیان لە دەستدانیش بەهۆی ئەم پەتایە تۆمارکراوە. هاوکات لەگەڵ قەدەغەی هاتوچۆ و ڕاگررتنی دەوام حکوومەت ناوچە گەشتیاریەکانی بە هەرەمەکان و ئەبول هۆلیشەوە تا 15 نیسان داخستووە. هەرچەندە لە هەر وڵاتێک شوێنی دیار هەیە کە بەو شوێنە ناسراوە بۆ نمونە لە پاریس بە بورجی ئیڤڵ و بورجی بیزا لە ئیتالیا و زۆر ئەو شوێنانە کە ئێستا لە کاتی کۆرۆنا وەکو مسر هەر هەمویان هەستاون بە دانانی دروشمێک لەسەر ئەو شوێنانە کە هەرچەند جاران خەڵک لەو شوێنانە ئەوەستا بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و لەوێنەکانە ئەوەی تۆمارە کرد کە لە پشتەسەریەوە بورجی ئیڤڵ ئێمەش بە هەمان شێوە لە پایتەختی هەرێمی کوردستان لە قەڵای هەولێریش چەند ڕێنماییەک بەو شێوازە هەیە کە باس لەوە ئەکات کە چۆن خۆمان بپارێزین یا باس لە ڕەوشی ئێستای کۆرۆنا ئەکات. هەر کەس و لەو شوێنە دیارەکانی خۆی هەڵی ئەوەی داوە کە
بیگەێنێت کە ڤایرۆسی کۆرۆنا چەند مەترسیدارە و ئەم دۆخە لەو شوێنش تۆمار کرێ و لە یاد ناکرێت. بەڵێ هەر لەو چوارچەوەیە دەرناچین سۆمان باسی ئەو شارە جیانیان ناکەین یاخود چۆن ئەو هەرەمەکانی میسر هەبوو ئەو کار و چالاکیان تیا کردووە. بگەڕێنەوە بۆ ڕیۆ دێ جەنێرۆ کە شارێک بە جموجۆڵ و فستیڤال و ئاهەنگ و جۆرەها کەرنەڤاڵ ڕۆژەکانی ئەگەیاندە شەو و شەوانیشی بەو شەوانی ئەو شارش بۆ بەناوبانگ بوو کە خەویتیانە و بە میوزیک و ئاهەنگ ئەیسپاردەوە تا هەڵاتنی ڕۆژێکی نوێ. ئێستا جگە لە بێلانەکان هیچ ئاهەنگێڕێکی تیا بەدی ناکرێت. ڕیۆ دی جانیرۆ بە جۆرێکی دیکە لە زەمەنی کۆرۆنا بە بەشداری 15,000 بێلانە فستیڤاڵی میوزیک و سەمای ساز کردووە. ئەویش بە دەنگی قۆڕە و نووزەی سکە برسیەکان کە بوونەتە میوزیک و جەستەی بێلانە و بێپەناکانیش سەماکارە بێهێزەکانن کە بەشدار بووی شەقامە چۆڵەکانی ئەو شارە پڕجم و جۆڵەی جارانی بەرازیلن و ڕۆژەکانی فستیڤاڵی کوشندەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێ دەکەن. کەسانی مرۆڤ دۆست و خێرخواست تەنها چانسێکن کە بۆ بێلانەکان بەدی دەکرێت. هەرچەندە ژمارەی بێپەناکان ئەوەندە زۆرە کە بەشێکی زۆر کەمیان سوودمەند ئەبن بۆ نیوە تێربوونێک لە ژەمی خواردن و تەنها جێگای حەوانەوە و خەوتن بۆ چەند بە ساڵاچوویەک و ئافرەتانی دووگیان و ئەوانەی منداڵیان هەیە دەستە بەردەخرێت. لە ڕاستیدا ناتوانم لەم دۆخە سەختە دەستیان لێ هەڵبگرم. من لە ساڵی 2013ەوە یارمەتی بێلانەکان دەدەم و ئێستاش زۆر زیاتر لە پێشتر پێویستیان بە خواردن و خواردنەوە و یارمەتیدانە. بەڵام ئەمە کارێکی ئاسانیە و کۆبنەوەشیان بەم شێوەیە مەترسیدارە. هەرچەندە ڕێنمایە سەرەکیەکان زۆر سادەن لە خۆپاراستنی کۆڤید-19 و بڵاوبوونەوە و تەشەنە نەکردنی. تەنها بەندە بەمانەوە لە ماڵ و شوشتنی دەستەکان و ڕاگرتنی پاک و خاوێنی. بەڵام ئەم بێپەنایانە ناتوانن هیچ یەک لەو ڕێکارە سادانەش بگرنە بەر. چۆن ماڵیان سەر شۆستەی شەقامەکانە و بوتڵێک ئاو بۆ خواردنەوە پەیدا ناکەن. چون نە کەسێک هەیە پارەیەکیان بداتێ و نە خاوەن دوکان و خواردنگەیەک کە لە ڕووی بەزەیی قاپێک خواردن و بوتڵێک ئاویان پێ بدات. چ بگات بەوەی بتوانن دەست بشۆن و پاک و خاوێنی خۆیان ڕابگرن. بەڵێ هاژە تۆ زۆر بە بێدەنگی ئاها سەیری و این هاستەکەن هەستمە کرد. من خۆم زۆر دڵم پڕ ئەبێت کە کەسێک ئەبینم ئاها بێکەس و بێلانەیە. بەڵام ئەوە شێمە پێشچاوی خۆم سپاس بخوا ئێمە لە ناو هەرێمی کوردستانە لەو ڕۆژەوەی کە تووشی ئەم نەهامەتیە یاخود ئەم هێرشەی کۆرۆنا بووینەتەوە ئێمە سپاس بخوا نابینین کەسانێکی ئەوەنە بێلانەمان هەبێ لەسەر شەقامەکان. منیش بیرم لەوە کردەوە کە هەرچەندە ئەو وڵاتانێکی پێشکەوت و یاخود بۆ بەناوبانگن لە ڕووی ئابوووریەوە چنێک لە ئاستێکی بەرزان بەڵام بیرمان نەچێت کە کوردستان لە چوارچەوەی یاخود لە چاو ئەو سنوورەی کە هەمانە جێگەی خۆشحاڵی یاخود سپاس گوزاریەوە کە هەرچەندە بێلانە هەیە بەڵام بەو شێوە زۆرە نیە جگە لەوەش لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کە بێلانەکان بە چ شێوازێک بەسەرەکرێنەوە و خواردنیان پێدرێت کە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی پۆلیس و ئاسایش هەوڵیان لەگەڵە دراوە کاتەکانیشیان هەتا لەگەڵ ئەوانیش ئاگاداری ئەوانیش بوون و خواردنی خۆشیانە بر بۆ ئەوان لەگەڵیان بەشەکردن کە بۆ ئەوەی هەست بە بێلانی و بێماڵی خۆیان نەکەن. بێگومان کوردستان لەو بووەوە لە ئاستێکی زۆر مرۆڤ دۆستانەیە ئەمە قسەی ئێمە نییە ئەمە خۆیان شتەکان ئەدوێن و بێگومان هەمومان ئەیبینین جگە لە مرۆڤە بێلانەکان تەنانەت خواردن بۆ ئاژەڵە بێلانەکانیش کۆکرایەوە لە ڕێگەی چەند کەمپینێکەوە بووکە ئاگادارین خواردن بۆ ئەو ئاژەڵانش کۆکرایەوە. ئێستش چەندین کەسمان هەیە لەم بارودۆخەیە ئەو کارە ئاکات هەندێک لەو خواردنانی کە هەیەی لە کاتیمانەوەمان لە ماڵیشەوە ئەو ئاژەڵە بێلانانەی ینی دوور نەخستۆتەوە یاخود لە بیری نەکردووە بەردەوام هەوڵێن کە خواردن بۆ ئەوانیش بردن و بەسەریان بکەن. بەڵێ تەنانەت باڵندەکان دوێنێ بوو لە یەکێک لە کارەکانی
هاوکارانم ئەوەم بینی کە کەسێک خواردنی یا دانەوێڵەی بۆ باڵندەکان کۆکردبەوە و بۆیان ئێوە جگە لەوە خۆ ئێمە نەک هەر ئێستا ئێمە ساڵانی تریش هەیە کە بەفرێکی زۆر لە ناوچە شاخاویەکان ئەبارێت خەڵکی گوندەکان بۆ ئەو با بڵین باڵندەکان یان ئاژەڵە بێلانەکان کە وەک هاژە باسی کرد نەک هەر لەم دۆخە لە دۆخە ئاساییەکانیشە خەڵکی کوردستان ئاژەڵانیان بیر ناچێتەوە چ بگات بە مرۆڤەکان کە خەڵکێکی بە مرۆڤ دەستن. ئەڵێن قسەیەک هەیە ئەڵێن ناو کاریگەری هەیە لەسەر کەسایەتی کەسەکان لە عەرەبیڵە ئسم على مسمى ناوێک لەسەر کەسەکە کە لێنیت کاریگەری لەسەر ئەبێت. خانمێک هەستاوە خانمێکی مەکسیکیە کە توش بووە بە کۆرۆنا و دوانەیەکی بووە هاژە هەردوو منداڵەکەیشی بە ناوی ڤایرۆس و کۆرۆناوە ناوناوە. خانمەکە دەڵێت پێش ئەوەی بگازرێمەوە نەخۆشخانە بڕیارم لەسەر چەند هیچ ناوێک نەدابوو بەڵام لە ئەو ماڵپەڕە بڵاوی کردوتەوە کە خانمێکی دووگیانی مەکسیکی بە ناوی ئاناماریا خۆسیە کە تەمەنی 34 ساڵک هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە بەڵام تەندروستێکی باشە و دوانەیەکی بووە و بڕیاریشی داوە ناوی منداڵەکەی بنێت ڤایرۆس و کۆرۆنا. ئانامارە خۆسیە خانمە مەکسیکەکە دەڵێ پێش ئەوەی بەهۆی دووگیان بوونم بگوازرێمەوە نەخۆشخانە بڕیاری هیچ ناوێکم بۆ منداڵەکەم نەدابوو بەڵام دوایی لە دایکبوونیان منداڵەکەم یەکێک لە پزیشکەکان دیارە هەر بە گاڵتەوە وای پێ بوتووە چونکە پزیشکەکە باس لەوە کاتەڵێ من مەبەستم ئەوە نەبووە هەر بۆ گاڵتە بۆ سەبەت پێم وتووە با یەکێکیان ناو بنی کۆرۆنا یەکێکیان ڤایرۆس و ئەو خانمێش هەستاوە بیرۆکەکەی قبول کردووە و ئێستا بۆتە بابەتێکی گەرمی جیهانی کە دوو منداڵ هەن بەو ناوانە. ئەو پزیشکی کە پێشنیازی ناوەکانی ڤایرۆس و کۆرۆنای بۆ ئەو خانمە کردووە ئاماژەی بۆ کردووە سەرەتا وەک تەنس پێشنیازەی کردووە بەڵام دواتر ئەو بەجددی وەری گرتووە و مناڵەکانی بەو ناوە ناوناوە. ئەبێ دوایە کە سەرتا باسم کردم ناو کاریگەری هەیە لەسەر بن ئەوەی کە ناوی ڤایرۆسە ئەبێ حاڵی چۆن بێت سبیتکە ڤایرۆس هەر ڤایرۆسە هیچ ڤایرۆسێک باش نییە هەتا بڵین ڤایرۆسێکی باش دەرەچێت بەڵام ئەبێ دیارە ویستێتی لەو کاتەیە ئەوە هەندێک کەس هەنێشت بەکارهێنن هاژ ئێستا بە یەک سانیە بیرم بەوەش و شتێک ئەەکەن زۆر جیاواز ئەگەر باشیش نەبێت بەس دەبێت کە ناوبانگێک پیا بکەن ئێستا ئەمیش بۆ تا هەواڵێکی جیهانی بڵاو کراتەوە من ئەوم لە یاد نەچێت کەسێکی ناسیامان هەبوو تازە سەرەتای پرۆسەی ئازادکردنی عێراق بوو و خەڵک تازە ئەگەڕایەوە کەرکووک ناسیاوێکمان هەبوو لە منطقەیەک دانیشتین ئەو ناسیاوە منداڵێکیان بوو ناویاننا لە خۆشی ئەوەی کە کەرکووک ڕزگار کرا و ئەو کاتە تۆنی بلێر لە عێراق بوو مناڵەکەی ناو نابوو بلێر بیرم لەوا کردە ئەو مناڵە گەورە بێت ئەبێ پرسیار کات بۆچی پێی بڵێن بۆچی ئەو ناوت لێنراوە یان هەندێک جار هەیە ئەو ناوانە دانرێت بابیری لێ بکەینەوە کە بۆچی ئەو ناوەدانین سبەی بتوانین وەڵام دەری منداڵەکانمان بین ناو ڤایرۆسە من زۆر پێم سێرە یەک شتێترشم بابیر نەچێتەوە هەر لەگەڵ باسی ناوەکان کاتێککە ڕێفراندۆم کرا بیرتە هاژە چەندێ جۆش و خورۆشێک هەبوو کە باس و خواسی ڕێفراندۆم بوو لە کەرکووک خانەوادەیەک منداڵەکەیان ناونا ڕێفراندۆم ئەوەش هەبوو بە هەماش ئەوش ئەو کاتەش دەنگۆیەکی گەورەی لێکردەوە. ئەمڕۆ زۆربەی بابەتەکانمان هوەری یاخود سەرنجڕاکێشن بۆ پێیکە هوەرین میوزیکین پەیکەرتاشی بۆیە ئەم بابەتە لەسەر هوەری پەیکەرتاشی لەسەر ئێسکی ئاژەڵ کە لە رووسیا مێژوێکی دێرینی هەیە لەم ساڵانەی دوایی ژمارەی ئەو کەسانەی کە لەم بوارەیە کارەکەن زۆر کەمی کردووە لەسەر ئێسکی ئاژەڵ هوەری پەیکەرتاشیەکەن چونکە جیلی گەنجی ئەم سەردەما لە یعنی تااقەتی ئەویان یاخود کاری لەو شێوەیە ناکەن لە رووسیا بەهۆی قوروسبوون و قۆناغەکانی ئەم هوەرە گەنجەکان ڕووی تێناکەن کەمترە چنەوە سەر ئەو هوەرە بەڵام هێشتا کەسانێک هەن کە هوەرمەندن لەم بوارەیە کارەکەن هێشتا ماونەتەوە زۆربیان بە ساڵاچوون لە توانەدا نەماوەکە کار بەتەوە ینی باش کار بکەن هەر بۆیە ئەم هوەرە ناوازەیە لە رووسیا بەداخەوە بەرەو لە ناوچوونە چێت. هوەری پەیکەرتاشی لەسەر ئێسکی ئاژەڵ مێژوویەکی دێرینەی لە رووسیا هەیە.
بەڵام بە تێپەڕبوونی کاژمارە ئەو کەسانەی دەستڕنگینیان لە هوەری پەیکەرتاشی لەسەر ئێسکی ئاژەڵ هەبووە خەریکە بەرەو لە ناوچوون دەچێت. گەنجانی ئەو وڵاتەش بەهۆی قورسبوونی هوەرەکەوە هەوڵی خۆفێرکردنی کارە هوەریەکە نادەن. ژمارەی ئەو کەسانەی ئێستا لەم بوارە هوەریە کار دەکەن زۆر کەم بووە، چونکە شارەزایانی هوەرەکە یان زۆر بە ساڵات چوون یانیش لە ژیاندا نەماون. ئێمە هەوڵ دەدەین سەرنجی گەنجەکانی رووسیا بۆ ئەم هوەرە ڕابکێشین، چونکە بەڕاستی هوەرێکی تایبەتی رووسیایە و نابێت لە ناو بچێت. ئەم بەرهەمانە بەڕاستی ناوازن زۆر سادە و جوانن. ساڵانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەو ناوچەیە دەکەن تەنیا بۆ ئەوەی بێن و ئەو پیکەرانە کە هەمویان لەسەر ئێشی ئاژەڵ هەڵکێنراون لە نزیکەوە ببینن. جگە لە پەیکە چەندین کەلوپەلی دیکەش وەکو شانە و سندوقی تایبەت بە کەلوپەلی ئافرەتان هەر لە ئێسکی ئاژەڵ دروستکراون. ناوچەی ڤارناڤێنسکی لە نیژنی نوگۆردی رووسیا سەنتەری سەرهەڵدانی ئەم هوەرەیە لە رووسیا. 70 ساڵ پێش ئێستا لە سەردەستی هوەرمەندێکی پێکهەرتاشی رووسی ئەم هوەرە دەستی پێکردووە و خەڵکێکی زۆری فێریان پیشەیە کردووە کە زۆربیان ئافرەتی رووسی بوون و ماوەی چەندین ساڵە بەم هوەرەوە سەرقاڵ بوون و چەندین پەیکەری ناوازیان دروست کردووە کە هەمووی لە مۆزەخانێکی تایبەت لە گوندی ڤارناڤێنسکی هەڵگیراوە و سەرنجی گەشتیارانی ناوخۆیی و دەرەکی بۆ خۆی ڕاکێشاوە. دەنافەریقی کوردستان 24. لە جیهان ئەو کەلوپەلانەی کە بە ئاجی فیل دروست دەکرێت خود ئێسکی ئاژەڵەکانی تر بە تایبەت ئاجی فیل گرانترین ئەو گەرستانن بە تایبەت دەگەر بۆ جوانکاری یان بۆ هەنێک کەرەستی جوانکاری ناوماڵ هەیە ئەو بابەتانە زۆر گرانن لە جیهاندا بە تایبەت کە لە ئاجی فیل دروست دەکرێت بەداخەوە ئەوەش غەدرێکی گەورەیە لەلایەن مرۆڤایەتیەوە کە لە سروش دەکرێت زۆر جار ئەو ئاژەڵانە زۆر بە شێوەیەکی دڕندانە تونند و تیژیان بەرامبەرەکرێ خودت پارچەیەک لە جەستیان نەکرێتەوە بۆ بەکارهێنانی کەرەستەی ڕۆژانە. ئاجی فیلیش لەبەرەوەی کە ئەو زەخت و هێزە تەحاملەکات تەرەک نابات شەق نابات بۆیە لەسەر ئاجی فیل ئەو کارانە دەکرێت و سمارتەی لێدرێتەوە. و ئەچینە ناو ئەو بابەتەی کە بۆ هەمومان گرنگە کە ئێستا هەمومان لە ماڵەوەی بەهۆی قەدەغەی هاتوچۆ لە سنتەری شارەکان و نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێستا هاوڵاتیان زۆرترین کاتەکانیان لە ماڵەوە بەسەربن خۆیان کەرەنتین کردووە بەشێک لە هاوڵاتیان ئاماژە بۆکەن کە ئەم ماوەیە بەهۆی ئەوەی کە زۆرینەی کاتەکان لە ماڵەوەن بەردەوام خەریکی خواردن و خواردنەوە و ئیسراحەت و جوڵەیان نییە بەداخەوە کێشیان زۆر زیای کردووە کێشی جەستەیان زیادی کردووە کە ئەمە شتێکە کە کچان دایوە دەسەخەنەی گوێ حەز ناکەن بڵین کێشتان زۆری کردو ئێستا بابەتێکە کە کچان ژنان خەفەتی پێخۆن هەرچەند پیاوانیش چونکە پیاوانێکمان هەیە ئێستا زۆربەی زۆر خەڵک ئاستی وەشیاری ئەو نەبەرز بۆتەوە دەچێتە یانەکانی وەرزشیەوە و هۆڵەکانی وەرزشیەوە و خەریکی دروستکردنی ماسوولکەکانیە بێت و وەرزشەکات و ئێستاش سۆڤان ئێمە لەسەر و بابەتە بێگومان بینەران چاوەڕێواکەن کە ئێمە ئەمڕۆ میوانێکی تایبەتمان ئامادە کردووە لە ستۆدیۆ ڕۆژ باش کە ڕاهێنەری وەرزشی و ڕێنمایی چۆنیەتی وەرزشکردن لە ماڵەوە بە ئێمە و بە هاوڵاتیانی شەدات بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتانەش بەڕێز قاسم پاڵانی کە ڕاهێنەری لە جوانیە لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ فەرمی تێرەکە قاسم بەخێر هاتی بەخێر هاتی ڕۆژ باش ڕۆژ باش بەخێر هاتی بە جلێکی وەرزشیشەوە یاخوا بەخێر بیت ئەومان بیرەهێنیتەوە کە لە هەموو کاتەکان ئێمە وەرزش بکەین بەیانتان باش بەیانی هەموو بەڕێزی کەناڵی بچاریش باش وەرزشکردن ئەو کەسانێک کە فێرە وەرزشن بە حامەتەن ئێستا ڕاستە بە سەبارەت بۆ نەخۆشەی کلۆرێکە ئێستا کە هاتیتە سەر کوردستان و جیهان ناکاتەوە کە ئێمە ورەی خۆمان بین نەخوارێ وەرشی دەتوانین برێن هۆڵەکانمان بەحام داخراوە لە شێر ڕێنمایەکانی حکوومەت و وەزارەتی تەندروستیوە بەڵام ئێمە بەردەوام دەتوانین هەندێک بەرنامە هەیە هەندێک ڕێنمایی هەیە چ لە ڕووی خۆراکەوە چ لە ڕووی تەمرینەکانیەوە دەتوان لەماڵ و ئەنجامی بدەین کاقاسم هەر سەرەتا پێمان بڵێ ئەم بەیانێ چۆن هەستای چۆن وەرزشە کرد هەم ببێتە هەندێک بۆ هەموو هاوڵاتیان بۆ بینەرانیش
ینی چۆن ڕۆژەکە دەست پێ کرد بە وزەوە بۆی کە پێێتەوە دیارە وزەیەکی زۆرە هەیە من بەیانیان کە زۆر کات بەردەوام بەلای کەمی هەفتەی 3 ڕۆژ تا 4 ڕۆژ بەیانیان سعات هەفت کە هەر دەستم بێوەی کە هیچ شتێک بخۆم گلازێک تا 2 گلاس ئاو دەخۆم پاشان ئەگەر لە ژۆرەکەی خۆم دەتوانم زۆرەکە 4 بە 4 بیان چەند بە چەند بێ زیاتر ڕێژەکەی کە ئەو مەسەحی کە زیاتر بێ دەتوانم هەروەرەیەکی تێدا بکەم لەبەرەوەی ئێستا کە قەدەغی هاتوچۆ هەیە ناتوانێت زۆر هاتوچوو بکەینیان بە سیارە بچینە جێگای چوواکە جێگاکان کە سیاحیبی زیاتر کە بتوانێت زیاتر ڕێژەی وەرشەکەی خۆ زیاتر ئەنجام دەی بەڵام لە ماڵەوە ئێمە بەیانیان ئەساسی خۆمان نیو سعات تا 20 دقیقە هەروەرەیەکی دەکەین کە دسمی خۆمان گەرم کرد پاشان مەزمحات ڕێنمایەکی گەمەکەی کە دوان بیکەین دسمەکەی خۆمان ڕداگرین وەکۆی کە وەزنت بەسەر نەکەویتن باڵێ وەرزشکردن چەندێک کاریگەری هەیە لەسەر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەرزشکردن بەڕاستی زۆر زۆر مهمە ئەو کەسانێک کە وەرزشش ناکەن وەرزش بکەن لەبەرەوەی ڕێژەی بەشەکانی ماسوکەی جسمیان زیاتر بەهێز دەبیت چالاک دەبیتن ئەو نەخۆشە کاریگەری ناکەوتە سەر ئەو شخصانەی کە زیاتر ڕێژەی ماسوکەیان زۆر زۆر بەهێزە ئەو کەسانێک کە ماسوکەیان بەهێز نییە و باوەڕیان بە وەرزش نییە بەڕاستی خراپە زۆر باش نییە کاک خاسم ڕێنمایی تۆ چیە لە ئێستا بۆ هاوڵاتیانی کە لە ماڵەوەن و بەتایبەت لە کاتی هەستان لە خەویان لە وەرزشکردنیان ڕێنمایی تۆ چی بۆوان بۆی بتوانن خاوەنی جەستێکی بەهێز و وەرزشیش بن من دەڵێم وڕێی خۆیان نەی نەخوارێ ئیشاڵڵا ئەم نەخۆشێش کاتیە و دەڕواتن ئیشاڵڵا بە زۆترین کات ئیشاڵڵا پشتیوان بەخوای گەورە من دەتوانم بەڵام بدایەتەن پێشوە کە باسی ڕێنماکەی بکەم سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڕاستی ئەو بەرنامانە ئێستا کەدا ڕێشتە سەبارەت بە هۆڵەکان و کافتریاکان و هەموو جێگایەکانی کە جمعی لێ خەردەبتەوە خەرچی لێ خەردەبتەوە بەڕاستی ئێمە دەبی یەکەم جار چاوەڕوانی وەی بکەین کە چشتی باش بۆ وڵاتەکەی خۆمان ئەنجام بدەین ئێمەش ڕاهێنەرانی وەرزش هیچ فەرقێکمان نییە لەگەر پێشمەرگە کە خزمەتی وڵاتی خۆمان بکەین و ئەو کەسانەی کە بیانەوێتن لەشی خۆیان کە ڕێک بکەن و بمێنێنەوە لەسەر وای کە لێشیان کێشیان بەسەر نەکەویتن یان ڕادەیەک ڕاوەسی چ بابەتی لەش جوانی چ بابەتی دابەزانی کێش دەکە ڕەشاقا لە ماڵەوە دەتوانن ئەنجامی بدەن زۆر زۆر ئاسانە ئەو ریاضە هەوایەکان کاردۆیەکان دەتوانن بیکەن هیچ مشاکلەکی نییە باشە کاقاسم ئێستا ئێمە زیاتر کە باس لە وەرزشەکەن ناکرێ هەر بە قسەکردن بێ ئەمە بابەتێکی پراکتیکیە هەرە بێ ببینڕێوە سیاسیە پزیشکیە زیاتر ئەوەیە کە بجوڵین ئەگەر سەرەتاییترین یاخود سادەترین وەرزشمان پێ بڵێ یاخود بۆمان ئەنجام بێ بۆ بینەرانیش بۆی بتوانە و کاتی کە لە خەو هەڵەستن ئەنجامی بن و چەند جارێک دووبارەی کەنەوە چۆنە زۆر زۆر باشە ئێستا نمونە وەکو بدایەتەن کە باسم کرد ئەگەر بتوانێت 20 دقیقە تا چارێکێک لە غورفەیەکی خۆت کە هەروەرێک بکەی یان دسمت دەبی چونکە ئەو کەسانێک کە وەرزش دەکەن دەبی بەحامەتەن دسمیان گەرم بێ کە گەرم نەبێ ناتوان بە ساردی ڕاستەخۆ تەمرینەکانی خۆیان ئەنجام بدەن پاشان کە دسمت کە گەرم بوو یەکسەر ئەو کەسانێکە لۆ ئەو کەسانە کە باز دەکەم کە کێشیان زۆرە یان بیانوێ کێشیان بە حەدێک ڕاوەستی ئەو تەمرینێت دەکەن زۆر زۆر مهمە ئەو تەمرینێت بەشی خوارەوە بەشی حەزەڵەکان زیاتر حراقە پێ دەکەی زیاتر دەجولێتن زیاتر احتیمایکی باشتر دەکە ئەو لە شێکە زیاتر ڕێک بیتن و کێشەکەی خۆی ئەو کێشێکە بیوە بەرەو زیاد بچی زیاد نابێ مستحیل ڕادەوەسیتن و مەزمعگەمەکەیە وەکو ئەو بەشەی پێ و دەستی خۆی دەجولێنتن ئەوە هەم دەتوانانی بەشەکانی کتفی و بەشەکانی خوارەوەش بگەین تەیەکدی مەزموعەیەشکەی خوارەوە دەتوانانی لە حاردی دەکە بەتن ئەو یاریزانانی کە چ لە پیا و چ لە ئافرەت کە لە ماڵەوە ئەنجامی دەدەن وەرزش دەکەن دەزانن کە بەتن چییە دەکە بەتن دەکە بەشی زگ ئەو بەشی زگەی کە خوارەوە زیاتر خەڵکانی مە زیاتر مشاکلیان چێ ئێستا کە هۆڵەکان نییە یان زەوقی ویان نییە زیاتر احتیما بە خواردن دەدەن خواردن زیاتر دەخۆن لە بەرەوەی کە ڕێژەی دەترسن کە زیاتر قەڵەو بن بەڵام تو ئەگەر بتوانێ هەفتەی جارێک بە دڵی خۆت خواردن بخۆی قەڵەو نابی مستحیلە دەتوانی بەرنامەکانی خۆت تەمرینەکانی خۆت بەڵام ئەو کاتێک کە ئەنجامی بدەیت چ کات لە هەموو کاتێک باشترە بەیانیان باشترین کاتە کە وەرزشی خۆت ئەنجام بدەیت لە هەموو کاتەکان باشترە تقریبا چەند دقەیەک تقریبا ئەگەر بە هەروەرەکەی بە جسم گەرمکردنەوەکەتەوە هەمووی تقریبا هەتا کوسی 5 دقە بخانی زۆر باشە ئەو خواردنانی کە ئێستا پێویستە بخورێن لە کاتێکا کە ئەوان لە ماڵەوەن
ئەوانەی باسیێوانەکەم کە وەرزشەکەن چونکە ئێستا ئەوەی کە وەرزشکار بێ گوێی لەمان بێ ئەزانێت کە بە یەک جار وەرزشکردن یان هەفتەیە وەرزشکردن قەت بەرگری ئەوەنە بەهێز نابێت ئەبێت 4 ساڵ وەرزش کرد بێت نازان من تا چەندی ڕاستن بەس ئەوە بەپێی زانیاریەکان وایە بە یەک دوو هەفتە ئەوە نابێت بەڵام ئەگەر پێمان بڵێیت کە بۆی بەرگری لەشیان بەرامبەر وەرزشانی کە ئەیکەن لەگەڵ وەرزشایەکە ئەیکەن بەرگری لەشیان بەهێز بێت چ جۆرە خواردنێک بخۆن خواردن نابی ئەو کەسانە برنج و شلەی بەردەوام بخۆن ئەو شتانێک کە زیاتر تەپی دەکات زیاتر ڕێژەی چەوری و کالۆری زیاتردایە وەکو مێوەهاتیش مێوەزادەکان نابی شەوان بەکاری بینن یان وەکو چەرەساتەکان بیان وەکو مادە کۆعۆلیەکان بپسیوە و جغارێ و نێرگلی ئەو کەسانەکە چ لە پیا و چ لە ئافرەت دەبی ئەو کەسانە هەموو ڕێژەی بەرنامەی پێشتریان کوب بووە ئێستاشتان بەرنامەکەی خۆیان جێبەجێکە ئەو شتانێک کە شلەیە زیاتر ئەوانە بەکاربینن وەکو سێوەکە بەیانیان دەتوانیان ئاو لە هەموو شتێک باشترە بەڵام ئەگەر لە خوڕینێر وەرشەکەی خۆی ئەنجامدا زۆر باشە ئەویش دەتوانی پاش وەرشەکەی خۆی سێوێک بخوا سێوەکە ئەگەر ئەو کەسانی کێشیان زۆر بێت سێوەکە کەسێک بێ بیخوا پاشان چەند دقەیەک دەدەقە تا چارێکە چی دەتوانانی ئەو کاتی خواردنەکەی خۆی وەکو هێلکە بێ یان وەکو شتێکی وابێ کە زەختی لێ نەکاتن یان وەکو نیسک بێ یان شۆربایە چی وابێ شتێ شلە بێ زیاتر هیچ تەنها هیچ قەلەوی ناکە و دسمی لە حەدی خۆ ڕادەگریت کا خاسم پێش ئەم بارودۆخە خەڵک زۆر ڕووی کرد بۆ هۆڵەکانی لەش جوانی بە خۆشحاڵیەوە خەڵک زۆر گرنگی بە جەستەی خۆیە بە لەش جوانیەیە بە وەرزشکردن ئێستا ئەو کەسانە چی بکەن کە لە ماڵەوەن کە بەردەوام لە هۆڵەکانی لەش جوانی بوون و تەمرینیان هەبوو و هەوڵیانەیە کە خاوەن جەستەیەکی باش و تەندروست و جوانیش بن لەگەڵیا بەڵام ئێستا ئەوانە ینی چی بکەن باشە لە ماڵەوە ئەتوانن ئەو فراغە پڕکەنەوە لە ماڵەوە وڵی من ئەگەر باسی وە کەم ناکەوتە ئەو هۆڵەیەکە من هەموو ئامێرێکم تێدا هەیە چم بووە لە بۆ جەستەم دەتوانم ئەنجامێ ڕاستە بەڵام دەتوانی هەندێک کەلۆپەری پێویستەیە بینێ ماڵی خۆت هەندێک بابەتەیە کە ئەساسی وەیە کە دەستمت ڕابگریتن نەک دسمت بەرەو سەرەوە بچی یان بەرەو خوارەوە بچی دسمت حدەیەک ڕاوەستی ئەو کەسانێک کە بیانەیەک ئێمە مشاکلمان ئەوەیە سەتان هەشتای کۆمەڵگای ما مساعداتی خۆی ناکە لە خواردن ئەو کەسانش کە مساعداتی خواردنی خۆی نەکاتن بەڕاستی خەتەرە دەبی ئاگاداری خۆی بیر خواردنەکانی خۆی بکاتە بەرنامە وەکو بەرنامەی کە ئێستا باسم کرد ئەتوو ئەگەر بدوێتن ماسیە یان سینگە لێڕوانان یان هێواران ئەتوو دەتوانی هەفتەی جارێک بە دڵی خۆت دوو جاریش دەتوانی بە دڵی خۆت هەر جەمەیەکت بێ دەتوانی بیخۆت چ لە پیا و چ لە ئافرەت من هەم فسفۆرم لە بواری خۆراشیەوە ئەگەر هاتوو ئەو کەسەیە احتیمایەکی تەواویدا خواردنەکانی کە ڕێژەی کالۆری زیاد تێدا هەیە ئەو کەسێ ئەگەر هەرچیش بکاتن ئیسیفادە ناکە بەڵام دەبی میزانیەک لە بینی وەرزشەکەی خۆی و لە بینی خواردنەکەی خۆی ڕابگریتن ئەگەر هاتوو ئەو ڕێژەی کە وەرزشی خۆی کە تێدا ئەنجام دە ڕۆژانەی خۆی بەرنامەی خۆی دەبێت ڕێژی خۆراکێک خۆشی بزانیتن ئەگەر نەزانیتن نابێت کە قاسم ئەوانەی کە پرۆتینیان بەکارەهێنا بۆ بەهێزکردنی ماسوولکەکان و بارزکردنی و دەرکەوتنی ئێستا زیان بە ماسوولکەکانیان ناگات ئەم فترێ لە ماڵەوەن بەخۆی پرۆتین خەتەریاتەشی وای نییە لەسەر جسم پرۆتین تەواوکەرێکی خواردنە تەواوکەرێکی خۆراکدا من لە زۆر جار لە بەرنامەکان باسم کردی ئەگەر هاتوو ئەو کەسەی خواردنی خۆراکەکانی ڕۆژانەی باش بیتن حتا گەر قاعاشە بیتن پێویستی بە پرۆتین نییە بەڵام ئەو کەسێ ئەدەبینی کار دەکە یان کەسێکە دەوامی هەیە یان کارێکی وای هەیە ناگەوتە ئەو خواردنیکە مەد پێویستمان پێ من مەبەستمانەیە کە پرۆتینیان بەکارهێناوە بە ڕێژەیەکی زۆر ئەزەڵاتیان پێ بارز کردو ماسوولکەکانیان پێ بارز کردو ئێستا هیچ زیانێکیان پێ ناگات من قسەکانی جەنابەت تێگەیشت باسی دەکەی تێدەگەمێت بەڵام من باسی حەملەکەت بە کۆتایلۆ دەکەم بە هەمووی کە خەڵکەکەی مەتێ بەگەز ئەگەر هاتوو خۆراکی ئەو پرۆتینێک کە ڕابگریتن و ئێستا کە لە ماڵەوەی و ئەو پێشتری ئەو ئەنجامی کە لە هۆڵەکەی دەیدا و ماندی بوون و ڕێژەی خۆی زیاتر کە خۆی هیلاک دەکرد ڕاستە ئێستا هۆڵەکان نمایە بەڵام ئەو کەس ئەگەر ڕێژەی پرۆتین وای لە جسمدا هەیە حەلی نەکردووە و نەیسووتاندووە دەتوانێت ڕێژەیەکی عیلا ئەوە بکاتن ئامێری لە خۆت بینتەوە ماڵە دەتوانێت ئەنجامەکانی خۆی بدا هیچ مشاکلەشی نییە بەڵام ئەو کەسانی کە لە جوانی دەکەن دەزانن پێشەوە کە ئەو وەز حەشکە وابیتن ئێمە لە هۆڵەکان باسمان دەکرد شیناو دسم کردم کە گەرمت کرد ئەتو پێویست پێ چەند تەمرینەکەی تایبەت بە زک بەشی خوارەوە بەشی تەنیش بەشی هەموو بەشەکان بەشی پشت حتا پشتش پێویستی بە حرەکە هەیە پێویستی و کەسانێکی ئینزیلاقانەیە سۆفانیانەی هەر بەشەشیان هەیە یا ئەو کەسانێک کە حەمەلیاتی چۆچیان کردی دەتوانن هەم
لەسەر کورسی کێسیقە ئەمەمی و خەلفی هەیە بەشی پێشەوە بەشی پشتەوە دەتوانێت ئەو ڕێزانی خۆیان ئەنجام بدەن بەڵام ئەو کەسانەمە زۆر جار دەڵێن چ لە زوانی چدا بەزانی کێش دەبی زۆر احتیما بە شیناو بدە شیناو زۆر مهمە شیناو بەشی سەرەوە 27 حەزەڵەی جوان دەکات چ لە پیا چ لە ئافرەت دوو ڕێژەشی هەیە دەتوانیت بە تەواوی ئەنجامی بدە ئەگەر نەیتوانێت تااقەتە چوای نەبی دەتوانیت دەستە تەنها بەس سینجی خۆی برند دەکە و بەرز دەکاتەوە زۆر ئیسیفادەی هەیە باشە کە قاسم ئەو کەسانی کە ئێستا کێشی لەشیان زیای کردو بێگومان لەم ماوەی کە خەڵک هاتوۆتەوە ئەکید کۆمەڵە خەڵک کێشی لەشی زیای کردو پێت وایە بە چەندێکی دیکایەتەوە بارودۆخی ئاسایی خۆی لە کاتێک ئەگەر لە هۆڵەکانی لەش جوانی بۆیە بە چەند ماوەیەکی چەند جسمی ڕێکە بۆ یاخود جستەی ئەو کێشە زیادی لە دەستەیە و ئێستا لە ماڵەوە چی بکە بۆی ئەو کێشە زۆر زیاد نەبێ و بێتەوە ئاستی ئاسایی خۆی دابەزانی کێشمەوە بەڵێ ئەو کەسانەیە کە باسم کرد کە غاردانیە بکاتن لە ژۆرەکەی خۆی نەڵێ ناتوانن دەتوانیتن چ بە ئامێر ئەو کەسانی کە زیاتر ڕێژەی قەڵەویان زۆر زۆرە ناتوانێت احتیمالی هەیە زۆر کەسێکە هەروەرەی دەکا یان ڕۆشتن دەکا پاچی دێشی لەبەر پشتی ناحێتەوە بەڵام دەتوانێت جیازێک دابنێ لە ماڵێ جیازی ڕۆیشتن ئەو جیازی ڕێژێ بکاتە 40 تا 50 محاولە بکە نیو سەعات لەسەر ئەو جیازەی بیتنەوە دەتوانێت دوو لیمۆی ناو ئاوێک بکاتن ناو دەبە ئاوێک بکە بە حەسارەی جوان حەلی کاتن بیخوا ئەو کەسە ئەگەر کوی بوێتن لە جارانیش جوانتر دەبتەوە چونکە خۆ زمانی خۆی چەند ساڵە پێش ئێستا هۆڵەکان نەبووە خەڵکارش زۆر احتیمای بەدەرەوە دەدا احتیمای بە مەڵەوان دەدا مەڵەوانیش استیفادەش زۆر باشەیە بەڵام ئێستا کە هەموو داخراوە ئێمە ناکری هەموو دنیای لە خۆمان قەپاتکەین وەرزشوان بەبێ وەرزش ناحێتەوە ئەو کەسانی کە بەڕاستی وەرزش بن وەرزشی خۆی ئەنجام دەداگەن لە 1 متریش بیدەن باڵێ کا قاسم لە هۆڵەکانی وەرزشی کە سەرەتا کەسێک دەستی پێکات دایمە کێشە ئەوەیە ئەتەشەنوجی عەزەڵاتەکات کە لە سەرتا دەستێت ئێستا ئەم فترێ لە ماڵەوەی چی بکەین بۆی کە گەڕاینەوە ئەو تەشەنوجەمان بۆ دروست نەبێت تەشەنوج بۆ چونکە زۆر ناخۆشە ئەو تەشەنوجکردنە دایمە خەمی ئەومانە کە ئەگەڕێینەوە ئەو کێشەکە چ ڕێکارێکی سادە هەیە کە نەهێڵین ئەو تەشەنوجکردنە دروست ببێت سارەشی جوانە بەڕاستی ئەو کەسانێک کە پێشەوەی کە ئەو وەزعیکە وەرزشی خۆیان ئەنجامدایە یان بیانەیە کە بەردەوام وەرزش ئەو کەسانە تا هەفتەیەک تا دە ڕۆژ تەشەنوجات هەر دەبیتن بەڵام ئەو کەسە دەکەوتۆ سەر شخصی خۆی و ڕاهێنەرەکەی خۆی هەر کەسێک چ یاریزان بێتن دەتوانێت دابەزانی کێش بیان لەژوە من باسی هورد و بوار دەکەم ئەگەر هاتوو ئەو کەسەیە وەرشەکەی خۆی بە بەرنامە ئەنجامدا بەبێەوەی کە هیچ زیانە شێبی دەبی زۆر زەخت لە خۆی نەکاتن و ئامێرەکانی خۆی بە زۆر بە سوچی بەکاربیین لەگەڵ زمانی پێشترێ هەتاکو دەستمی دێتەوە سەحیارەکی باش زاد نایگیری مستحیلە بەڵام ئەگەر هاتوو ڕاستەخۆت چۆ ئامێرەکەی ئەوەندە بە حەماست بوو لە بۆی کە ماوەیەکە کە هۆڵەکان داخراوە ئێستا بە حەماسەتێکی وا بڵێ وەڵڵاهی من غەریبی یارەکەی خۆم کردووە و بە زەخت لە خۆم دەکەم ئەوە بەڕاستی زۆر خراپە نابێت دەبی تۆزێک بە تەرکی زاد بێ مەسەد ئەگەر سەعاتێک 45 دقیقە پێشتری ئەنجامی دەدا ئێستا بیکاتە نیو سەعات بیکاتە 25 دقیقە هەفتەیەک تا 5 ڕۆژ هەتا وەزعەکەی تۆسە زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ زانیاریەکان مادومان کردی دەستان خۆش بێت زۆر سپاس قاسم پاڵانی ڕاهێنەری لەشتوانی زۆر سپاس بۆ بەڕێستە هەر لەسەر بابەتی ڕێنمایی وەرزشی مانەوە لە ماڵەوە یاخو کەرەنتینەکردن ئەو ڕاپەڕاندنی کارەکان لە شوێنی خۆیانەوە لە ترسی کۆرۆنا ڕەنگە بەشێکی زۆری هاوڵاتیانی بێزار کرد بێت بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی 4 ڕێنمایی بۆ بەسەربردننی کاتەکان لە ماڵەوە بۆ خۆپاراستن دەخاتە ڕوو ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی بۆ کردو سۆڤان کە کەشی کارکردن و مانەوە لەگەڵ لە ماڵەوە لەگەڵ شوێنی کارکردن تەواو جیاوازە بۆیە پێویستە هاوڵاتیان ڕەچاوی هەندێک خاڵ بکەن لەوانەش سەرکەوتن و هاتنە خوارەوە بەسەر پلیکانەکانە کە سووڕی خوێن چالاکەکات و توانای دڵ بەهێزەکات ئەوەش مەترسی لە سەر دروستبوون یاخود ڕوودانی جەڵدەی دڵ کەمەکاتەوە ئەنی لە ماڵەکەی خۆزان لە قاچ سەرەوە نەخوارەوە بڕۆنەوە سەرەوە چەند جارێک بۆی کە جستەمان هەز بە ماندوێتی نەکات باڵێ و خاڵێکی ترکە باسییان لێوە کردووەڵە پێویستاوانی کە لە ماڵەوە کارەکەن و کاتژمێر جارێ شوێنی کارەکان جێبێڵن و کەمێ مەشق و ڕاهێنان ئەنجام بدەن وەک بەرزکردنەوەی دەستەکان بۆ سەرەوە و سوڕانەوەی شان و مل بۆ ئەملا و ئەولا کە یعنی لە یەک دۆخادانە نشین ئاوە مۆبایل بگرین بە دەستمان و ئایپاد بگرین بە دەستمان و هەر لە ئەو دەق بگرین لە شوێنی دانیشتەکەمانە
و جوڵی تیانە بێت نا هەڵسین با تۆزە جوڵی یان مانەوەی کارکردن لە ماڵەوە وا لە مرۆڤەکە کە بێتاقەت بێ بۆیە باشترە گوێ لە میوزیکی و ئاوازێکی تایبەت بگرێت سەمای لەگەڵا بکە چونکە سەماکردن بێگومان دەروون ئارامەکاتەوە گەر سەماژ نەبێ هەڵپارکیە گۆرانێکی شادیە خەیتە سەر بۆی جوڵەیەک دروست بێ هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی جەستەیشەوە کاردانوێ بێت بەڵێ و ڕێکارێکی ترکە دایانناڵێن ئەگەر کەسێک ئارەزووی نەکرد کە بجوڵێتەوە هیچ ڕاهێنانێ بکە باشتر ئەوەیە کە چەند خولەکێک سەیری بابەتێکی کۆمیدی و تەنز ئامێز بکات ئەویشوا لە مرۆڤەکات کە هەست بە چالاکبوونەوەی جستەی بکات ماشەڵە ئەمە ئەسڵ لە ئێمە نابڕێ ئێمەی کورد بە بەردەوام ئەوەنە کەسانی خۆشنەستەق و قسە خۆشمان هەیە بە بەردەوام لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەبینین کە بابەتی جوان تەنز ئامێز دائەوەزێنن هەتا من و تۆ پێشەوە باسمانە کرد وتت وای کردووە شتێکم بینی پیاوێک وتوی کیلۆیەک لە تکەنۆک نازانم 3000 و چەند دەنکە و پاکەتێک لێنە 300 دانی لە نووسراوە بژاردوومە 279 دانم بووە ئەمانە شتێکی خۆشە هەم وامان لەیەکە لە ڕووی دەرونی و ئاسو دەبین پێمان خۆشە زیاتر بەرگە و بابەتەکانی ڕۆژ باش بۆ ئێوە بخینە ڕوو بەڵام لە بەرتابوونی کاتی بەرنامەکە ئەچینە بڵتنی هەواڵەکان بەڵام بێگومان سبینەیەک نەوەلاتان بە کۆمەڵێک بەرگە و بابەتی سەرنجڕاکێش هەر شاد بن خاتان لەگەڵ